سلااوان لەبێت من کۆڤان عەزەتم لە پرۆگرامێکی تری پلانی من لەگەڵتانم ئەم جارە لە هەولێرین دکتۆر سەباح سوبحی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی 4 سنووری پارێزگای هەولێر لەگەڵمان دەبێت. دکتۆر سەباح، ئێمە ئێستا لە نێو کۆلێژی زانستە سیاسیەکانین لە زانکۆی سەلاحەدین. بۆچی بۆ 4 ساڵی داهاتوو پەرلەمانی عێراقت هەڵبژارد ئێرەت هەڵنەبژارد؟ بەڵێ من سەرەتا دەبێت بڵێم کە 20 ساڵ ئێمە خزمەتمان کردووە جامیعەی سەلاحەدین وەکو ماڵی خۆم حسێبی دەکەم. بەڵام ئەو زانستەی کە ئەمن هەمە زانستێکی پراکتیکیە و نەزەریشە لە هەمان کاتدا. ئەوەندە ساڵێکە لە چوارچێوەی زانکۆ کارم کردووە تەنها بابەتی تیۆریم باس کردووە. بەڵام ئێستا کاتی تەطبیقکردنە. باش کەواتە تۆتر ئەچمەوێت بۆ کاری عەمەلی چەند مادەیەکەن لە دەستورە بۆ نمونە جێبەجێ ناکراوە جێبەجێ نەکراون. من چەند مادەیەکم بە نمونە وەرگرتووە. مادەی نەوە دەڵێ هێزی چەکدار لە تەواوی پێکهاتەکان بێ لە عێراق باس لەو شتێکە کە هاوسەنجی پێکهاتەکان پارێزراو بێت بەکارنهێنانی هێزش لە بەرامبەر یەکتریە. ئەمانە هیچیان جێبەجێ نەکراوە. زۆر مادەی دیکەش دێمە سەر مادەکانێتیش تۆ بۆ ئەمانە چیەکەیت؟ بەڵێ بەڕاستی ئێمە ئومێد سەباح بەر لە ڕێفراندۆم باسی لەوە کرد گوتی ئێستا سەداییەکی سوپای عێراقی بۆ نمونە کوردن لە سەداییەک ئێوە ئەمانە بۆ کورد دەگەڕێننەوە؟ بەڵێ پرسیارێکی زۆر جێگای خۆیەتی. بەڕاستی ئێمە ئەگەر لێکدانەوەیەک بکەین لەسەر مادە دەستوریەکان سێر دەکەین کەەوە ئەو مادە دەستوریانە زۆر بابەتی تێدایە کە پەیوەندی هەیە بە چۆنیەتی دروستکردنی دەوڵەتی عێراقی نوێ. بەڵام ئێمە لە میانی تەطبیقکردنی مادەکان خەلەلێکی گەورەمان هەیە. خەلەلە گەورەکەش نەک لەلایەن خۆمانەوە بەڵکو لایەنە سیاسیەکانی دیکە. بەداخەوە عەقلیەتێک هەیە لە ناو عێراق ئەو عەقلیەتە مەرکەزیە کە وجودی هەیە لە دەتوانین لە مێژووی ساڵی 1950ەوە ئەگە بیگرین کە عسکەرتاریەت بوو عەقلیەتی مەرکەزی و کەسایەتی بە کەسایەتیکردنی دەسەڵات بوو ئەوانە وایان کردکەوە ئەو عەقلیەتە دروست بین لە ناو هەموو سیاست مەدارەکان و لە ناو خەڵکی ئاسایشی. کەواتە ئێمە ئەو مەوادانەی کە باست کرد مادەی زۆر باشن بەڵام تەطبیقکردنەکەی ئالیاتەکانی چێشە لە تەفسیرەکەیە یان چێشە لە عەقلیەتی ئەوانە؟ لە عەقلیەتە لەبەرەوەی تەفسیری هەندێک لەو مەوادە دەستوریانە تەفسیری ناوێت زۆر ڕوون و وازحە و بە هیچ شێوازێک هیچ لایەنێک لە لایەنەکان داوای تەفسیری نەکردو لە محکەمەی دەستوری. لەبەرەوەی ئێمە محکەمەی دەستوری بەوە لە قەڵەمی دەدەین کە یەکلاکەرەوەیە لە تەفسیرکردنی ئەو مەوادانەی کە غموزی تێدایە کە ڕوون نینە. بەڵام دەبینین کە ئەو مەوادانە زۆر وازحە و تەطبیقکردنەکەش دەمینێتەوە سەر ئەو عەقلیەتە ئەو ڕێگرەی کە هەیە بۆ تەطبیق نەکردنی ئەو مەوادانە ئەوەیە ئێمە دەوڵەتی ئێمە لەسەر بنەمای دیموکراسیەتی تەوافقی فدرالی دانراوە. بەڵام عەقلیەتی لایەنە سیاسیەکان لەسەر زۆرینە کار دەکەن کەواتە زۆرینە ئێمە کەمینەینە لە پەرلەمان. بەڵام ئەو عەقلیەتەی کە هەیە لەوێ کەمینە چیەکەن؟ کەمینە بە یەک شت دەباتەوە ئەویش نوعیەتە. نوعیەتی کەمینەکە باش بوو سەرکەوتوو دەبێت لە مناقەشات لە گفتوگۆکردن لە پرۆژەی یاساکان زۆر گرنگە پرۆژەی یاساکان خۆی یاساکان جێبەجێ ناکات کە جێبەجێ نەکرد چیەکەن؟ جێبەجێ نەکردنی ئێمە لە وەکو پەرلەمانتەر متابعە هەیە. خۆی نظامی پەرلەمانی اعتیماد دەکات لەسەر مەبدەی چێک ئان بەڵانس. چێک ئان بەڵانس چیە؟ تۆ ئەگەر هاتو یاسایەک جێبەجێ نەکرا متابعی دەکەی بۆ جێبەجێ نەکرا محاسبە دەکەی حتا دەگات بکەن. ئێمە چۆن ئەو دەسەڵاتانی کە ئێمە پێمان دەدرێت لە میانی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بە هەموو قووەتێک بەکاربێنین هەر دەسەڵاتێک بەڵام بچینە سەر پرۆژە یاسایی بووچە هی 2021 بە نمونە بهێنا کرا یاساش بەڵام تا یاسا جێبەجێ نەکراوە. ئێمە ڕێگای ترمان هەیە دەتوانین وەکو ئەم مەوادانەی کە
پێویستیان بە هاوپەیمانە پێویستیان بە ئێمەیە بۆ ئەوەی پرۆژه یاسایەکە سەر بکەوێ دەتوانین ئێمەش مفاوزاتیان لەگەڵ بکەین و نەهێڵن هیچ یاسایەکی تر دەربکەوێت لە ئایندەدا ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەتوانین ئێمە لە میانی ئەو عیلاقاتانەی کە هەمانە لەبەرەوەی هەرێمی کوردستان چەقی پاراستنی دەوڵەتی عێراقیە یعنی ئێمە وها لە قەڵەمی دەدەین و بەڵگەکانیشمان زۆر ڕوون و ئاشکرا سەرۆکێک وەکو سەرۆکی فەڕەنسا لە بەغا دابەزێ دوای دێتە هەرێمی کوردستان سەرۆکەکانی دیکە ئایا بۆ پرسیارەکە وەڵامەکەی لەگەڵە هەرێمی کوردستان پێگەیەکی استراتیجی زۆر گرنگی هەیە لە ناوچەکەدا زۆر لە وڵاتە ئەوروپیەکان و زلهێزەکان بایەخی پێدەدەن بایەخدانەکەشی بە شێوازێکی هەرەمەچی نییە و بەو شێوازە نییە کە بڵێن لەبەر خاتری ئێمەیە یاخود لەبەر خاتری تەرەفێکی سیاسی دیاریکراوە نەخێر لەبەر ئەوەی ئەو سیاسەتە حەکیمەی کە هەیە بە سەرۆکایەتی سەرۆک بارزانی وای کردووە کە هەموو ئەو سەرۆک وڵاتانە ڕێزێکی تایبەت لە خودی ئەو پێگەیە بگرن و لە خودی ئەو ئینجازاتانەش بکرن کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەگەر هاتوو بەراوردێک بکەین لە نێوان ئەو ئینجازاتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە لەگەڵ ناوەڕاست و خوار و بۆمان دەردەکەوێت. باش دکتۆر کەواتە باشترین ڕێگە چارەکە جێبەجێ نەکرا تەوافقاتە بێگومان تەوافق ئەساسی ڕێکەوتنە سیاسیەکانە یان ڕێکەوتنی نێو پەرلەمانە خۆی تەوافق دیموکراسیەتی تەوافق مەفهومێکی زانستیە لە هەمان کاتدا دەڵێ هیچ کەمینەیەک مافی ناخورێ لە چوارچێوەی ئەو دیموکراسیەتە چۆن دیموکراسیەت هەیە دیموکراسیەتێکی ڕێژەیی هەیە یعنی چۆنە دیاردەی دیموکراسیمان هەیە دیاردە یعنی ئینتیخابات دەکرێت دیاردەیەکی دیموکراسیە بەڵام ئایا ئەو ئینتیخاباتە ئەو هەڵبژاردنە تعبیر لە ئیرادەی ڕاستەقینەی گەلی عێراقی دەکا ئەمە جێگای پرسیارە لەبەرەوەی زۆر لە لایەنە سیاسیەکان هەوڵ دەدەن کەوە دەنگ بکڕن هەوڵ دەدەن فشار بخەنە سەر عەشائیرەکان هەوڵ دەدەن کەوا ڕێگای ناڕاست بگرنە بەر بۆ گەشتنیان بۆ پەرلەمان ئەوانە بۆی دەڵێن دیاردەی دیموکراسی بەڵام بەبێ هەبوونی دیموکراسی ڕاستەقینە لەبەرەوەی دیموکراسیە هەستە هەستکردنە بە ئاسوودەی هەستکردنە لەوەی کە ئەو نوێنەرە بە فەعلی تعبیر لە خودی تاکە کەسەکە دەکا تعبیر لە خودی دەنگدەرەکە دەکا ئەو قسەی کە پەرلەمانتار دەکا لە ناو لە چوارچێوەی پەرلەمانی عێراقی لە ناو دڵی دەنگدەرەکەیە دەزانی کە دەنگدەرەکە چی دەوێت لە چوارچێوەی ئەم هەستکردنە دەبینین باسی بەڵام دەنگدەران لەیان هەیەڵەن ئێمەیان لە بیرەچ دەنگدەر نەحەقی لەبەر ئەو قسەی کە دەیکات قسەی دەنگدەرە بەڵام ئەوان شەڵێن ئێمەیان لە بیر چوو ناحەقیان نییە لەبەر ئەوەی ئێمە ناتوانین تەقیمی کەسایەتی پەرلەمانتار بکەین تۆ نوێنەرایەتیانەکەی قسەی ئەوان ئەگەینی بێگومان من مامۆستای زانکۆمە بەڵێنێ لەبەرەوەی من وەکو ینی چوارچێوەی کەلتوری و ڕۆشنبیری خۆم و ئەو ئەزمونە زانستیە و سیاسیە کە هەمە بەکاری دەهێنم باش چەند مادەیشترم بەرمونە هێناوەتەوە بۆ نمە مادەی 105 پاراستنی مافی هەرێم و پارێزگاکانە بەژاری هەرێمەکانە لە بۆنە نێودوڵەتیەکان مادەی 106 دابەشکردنی قەرزە نێودوڵەتیەکان و پێدانی پشتی هەرێمەکانە کەمانە جێبەجێ نەکراون کە مادەی گرنگن یان مادەی 120 دەرخانکردنی داهات بۆ پارێزگاکان کردنەوەی نووسنگی هەرێمەکان لە داڕێوەخانەکان هەروە مادەی 130 بەگشتی بۆ ئەمانە کە پێشێل کراون جێبەجێ نەکراون بەجددی کاریان بۆ ئەەکەم بۆ 4 ساڵ داهاتوو مادەی 105 و 106 کە جەنابەت باست کرد زۆر ئاسانە کاری لەسەر بکەین لەبەرچی لەبەرەوەی یاساکە لە 2016 ئاسانە لە خولەکان تر بۆ نەکراوە لە خولەکانی تر ئێمە بارودۆخی هەر خولێک بە نەزەراتی باروەرد و باسان نیشان داوەکانەمە پەرلەمانتاران نیان کردووە یاساکە دەرچووە ئەم باسی 105 و 106 بەڕاستی پەرلەمانتارە بەڕێزەکان کارێکی زۆر باشیان کردووە بەڵام لەوانەیە نەپەرژابن سەر ئەو موادانی تر مەسلەی بودجە و خۆشگوزارانی خەڵک سەروی هەموو شتێک بووە و سیاسەتی هەرێمی کوردستان زۆر بەڕوونی ڕوون و ئاشکرا دەڵێ کە موچەی فەرمانبەران لە پێشینەی کارەکانمانە ئەوە دروشمێکە و بە فەعلیش کار کراوە لە پێناو جێبەجێکردنی ئەم خاڵ ئاسانە بێ ئەم دوو مادەی باست کرد کاری لەسەر هیچ کارێک
لە ناو پەرلەمانی عێراق ئاسان نییە هیچ کارێک ئالیەتەکەی ئاسانە لەبەر ئەوەی یاسای بەڵێ یاساکە دەرچووە بەڵام دەستەکە دانەمەزراوە ئەوە متابعەیەکی فعلی دەوێت و دەبێت بچیت من دەیکەم بەڵێ لەگەڵ هاوڕێکانی خۆش دکتۆر ئێستا چینە نێو خەڵک ڕۆبەڕۆی پرسیاری خەڵکت دەکەینەوە بزانین خەڵک چ داواکاریی لە وەڕێستان هەیە زۆر سپاس بەڵام ئەگەر ئزن هەبی حەز دەکەم بچمە ناو خەڵک بە جلی کوردی دەتوانانی جلی خۆت بگۆرت و ئەچینە نێو خەڵک زۆر سپاس خاڵ و گیان باشیت خواڵت باشیت دکتۆر کاندیدە بۆ پەرلەمانی عێراق باشە کە ئەچێتە پەرلەمانی عێراق چیتان بۆ بکات خەشی کوردستان ئەوانە کە خوان هەدەبژێنن نوێنەرن معنای نوێنەری خەرکن نوێنەری هەموو کوردستانن ئەمە ناتوانم بچم لە بەغدا دیفاع بکەم کە دەنجی پێدەدەم لێ دەنجی پێدەدەم دیفاع بکە لە کورد و کوردستان ئەوجا لەوێ لەگەر حیزبەکانی کەش هەر کەسە نەکە یەکدی بە عاردی دابداتن و زەمی یەکدی بکاتن و کوتلە کولێ دروست بکەن هەمانیان بە یەک دەست و بە یەک ڕەنگ خۆر لە قۆرە چێشن و دەست ناو دەست دیفاع لە کورد و کوردستان بکەن بەشکم شتێکی بەدەست بینن عەرەبەکان بزانن ئەوان کوونە ئەوان لەسەر زۆر شتان ناکۆکن بەس کە دێتە مەسەلەی کورد یان مادەی 140 هەر هەمانە یەک دەنگن یەک ڕەنگن یەک قووەتن با ئیمەش ئەو هابن داوا لە پەرلەمانکارەکان کەش دەکەم ناکە بەس دکتۆر هەموانێک کە ئیش دەکەن نوێنەری خوان هەربژادی خوان کاندید کردێ ئیش دەکەن و کورد و کوردستان ئیش بکەن نەک لەو بەرژەوەندی شەخصوان دکتۆر ئەو دەڵێ پێمان خۆشە کە چۆ بەغدا داوای مافی ئێمە بکە بۆ خەڵکێرەمی کوردستان کار بکات نەک بۆ جیرفانی خۆی بچێت باشە وا باسی لە مادەی 140 و چەند مافێکی تری هەرێمی کوردستانی کرد کار بۆ کامیانەکەن سەرەتا من دەستخۆشی لە حاجی دەکەم بەڕاستی قسەکانی زۆر جوان بوو ئەوەی کە باس لە بەرژەوەندی گشتی دەکرد ئەوە شتێکی پیرۆزە یعنی سەرۆک بارزانانی تەکیدی لەسەر ئەو خاڵە کرد گوتی ئێمە دەبێ واز لە مەساڵحی تەسکی حزبی بێنین وەکو دەچینە ناو بەغا دەبێ بە نەفەسی نەتەوەیی بڕۆین و دەبێ ئەم بەرژەوەندی گشتیە بچەسبێنین لە بەغدا ئەمە شتێکی زۆر زۆر باشە و ئێمە پابندین تاکو ئێستاوە لە دوای هەڵبژاردننیش پابند دەبین لەبەرەوەی جێ خەڵکە دەگەێنن بێگومان ئەو خەڵکە بە خۆیان نوێنەریان دروست کردووە ئەو خەڵکە بە خۆیان دەنگ بە نوێنەر دەدەن ئێمە بەبێ ئەو قاعدەیە هیچ قیمەتێکی ئەو تۆمان نییە زۆر ئەندام پەرلەمان بە خەڵکەی داماوی قوربەسەر سۆ پەرلەمانی عێراق خیانەتی کرد دەنجیان لەگە دەنجی ملیشایەکان بوون بۆ بڕینی موچەی خەڵک دەنجیان دا بە جەیشە کە دژایەتی گەلی کوردی کرد بە دەبابۆ بە ئۆمبراس بەسەر تەرمی پێشمەرگە کرد هەموو سەبەبەکەی ئەوەی بوو کە ئەو خەڵکە داماوە دەنجیاندا بە هەندێک پەرلەمان نەیانتوانی شەڕ بکەن لەسەر ماف و ڕەوایەکانی گەلی کورد بەرکو شەڕی وەیان کرد خیانەت بکەن خاک بفرۆشتێ بەڵام ئێستا ئێمە خەڵکی کوردستان متمانەی بە هەموو نەک دکتۆر سەباح متمانەی بە هەموو کاندیدەکانی پارتی بدەن بە تایبەتی کاندیدی ژمارە 36 بازنەی چوار بۆ ئەوەی بتوانین هەموو شەڕێک لەسەر مافی دەستوریەکان بکرێ شەڕ بکرێت و هەموو مافڕەوایەکانی کورد بەرکو هەندێکی ئەگەر نەیتوانی دڵنیام دەیکا ئەوە کاندیدی حزبێکە ساڵەها ساڵی خەباتی کردووە کاندیدی حزبێکە بە گۆم خوێنی ڕێشتووە دکتۆر سەباح کاندیدە بۆ پەرلەمانی عێراق باشە چ داواکاریت لێ هەیە وەڵڵاهی داواکاریەکەمان چییە ئەمە دەمانەیە کە دەنجیان پێدەین دەمانەیە کە بەجددی لۆ کورد عەول بدەن نەک لۆ پارە و بەڕک تێگەیشتی ئەوان ترچیان وەڵڵاهی کرایەم نەکرایە بەس عەلا کولین ئەما کە داوا دەکەین دەمانەوێ کە بەجددی بە مخلیسی لۆ کورداتی عەول بدەن لۆ ئەوەی کە لە بەغدایە کە دەنجی کورد بە قەوت ببی
تێگەیشتی بۆ جیرفانی خۆی نەچێت واللهی ئەگە لۆ جیرفانی خۆی بی لەعان و ئەمن نەهی لێ دەکەم نەک لەوی لە خۆشم ئەگە لۆ جیرفانم بی بەس لۆ کورداتی بی فەخری پێوە دەکەم لۆ کورداتی بی تێگەیشتی لۆ کورداتی چونکە ئەم بەخۆم پێشمەرگەی ئەیلولم بەخوای 9 سال پێشمەرگاتیم کرد شتی چاشم دەکەتە بەرزی خیانەتم نەکرد هەتا ئێستاش تێگەیشتی مەمنونیشم لیان کیشاءالله بە سەربەزیش دەستن ئیشاءالله بەڕێک و پێچیش یعنی کردەوەی باش بە کورد دەکەن دکتۆر تا چەند کارەکەن بۆ بەدەستێنانی مافڕەوەکانی گەلی کوردستان هەموو بەردامەکانمان دەڵێ ئەمە ئامانجی سەرەکی ئێوە بەڵێ ئامانجی سەرەکی بەڕاستی ئەوە تەواوە ئەمە دەبێت ئامانجی سەرەکیمان ئەوە بێ کە هەیبەتی هەرێمی کوردستان بپارێزین لە بەغدا ئیشاءالله سەرکەوتوو دەبین داوا لە هەموو هاوڕاتانی دەکەین دەنگ بدەن کە کێ کار دەکات دەنگی پێ بدەن ئیشاءالله سەریش دەکەون ئیشاءالله لەسەر هەموو شتێک سەرکەوتوو دەبین لە عێراق کوردستان بەڕاستی ئەمە دەمانەوێت کورد شکست نەینی لە بەغدایە دەمانەوێت ڕێژەی کورد زۆر بی لۆ ئەوەی لە بەغدا سەرکەوتوو بی دکتۆر کاندیدا بۆ پەرلەمانی عێراق باشە چ داواکارێکت لێ هەیە واللهی داواکاریەکەم هەر ئەوەیە دەنگی خەڵک بێت یعنی کەچۆ با بڵێنە لەسەر کورسی دانیشێت شوێنێکی بەرزترە خەڵکی لە بیر نەچێت دایمەن بێتە ناو خەڵکی ناو بازار بزانن ئامۆژگاریەکان چییە یعنی خەڵکەکە چی دەوێت چیان کەمە یعنی هەر خەڵک لە بیری نەچێت هەر ئەوەندە باش دکتۆر ئامادەیت کە دەرچووی دێتەوەنیەوە بازارێکی ئێستا ئێمە بەرنامەی لێتومان پێشتریش هەر هاتوومە هەر بەردەوامیش دەبم من زۆر جار ئەشیا دەکەم لێرە دەچمەوە ماڵەوە ماڵمان نزیکە زۆر دوور نییە بەڵام لەوانەیە ئەو کات جیاواز بێ دەگەڕێتەوە نێو دەگەڕێمەوە بێگومان ئەدی ئێش و ئازاری خەڵک چێ بیباتە بەغا بۆ جیرفان پڕکردن ئەستە بەغدا ئەمن بەخۆم مەنسبم هەیە ئەمن مامۆستای جامعەمە یعنی هیچ عیلاقەی بە لایەنی دارایی نییە تەکلیفی حزبە من پابندم بە تەکلیفی حزب و دیارەکە من دەتوانم شتێک بکەم لە بەغا لە بەروی ئەجینا مەبەست لێ مەجبوری ئەو پارەی ئەوێ نەخێر من هەموو خەڵک دەمناسی هەموو خەڵک دەمناسی من پێویستم بە لایەنی مادی نییە هەتا بتوانم لەوێ بەم شێوازە کار دەنجی ئەم خەڵکی هەژار ئاگەێنەوە ئەی چۆن ئێمە بۆ چاتونکە ئەو حکوومەتی عێراق دەست بۆ قوتی خەڵکی کوردستان خۆی ئەوە کارەکەیە کاری تەوامان ئەوەیە ئێمە ئەو تەوافقاتە سیاسیانەی کە بکەین جارێککە هیچ لایەنێکی سیاسی عەرەبی نەتوانێت دەست بۆ قوتی خەڵکی بە کاندیدا بۆ پەرلەمانی عێراق بزانین چ داواکاری لەسەر لیستی پارتیە داواکاری چییە؟ داواکاری مەوێ کە بەڵێنەکی دەدەن جێبەجێ بکەن هەر ئەوە نەبی بستنە پەرلەمانی و ئەو قسانە بکەن و ینی هیچی جێبەجێ نەکرێت کۆمەڵێک بەڵێنی بە منداوە بۆ نمە گفتگۆمان هەبووە قسەمان کردووە و بەڵێنان دەبێتە سەر بێگومان ئەمە هەر بەردەوام لەسەر بەڵێنم ئەو بەڵێنێک کە داومە پاشەکشە ناکەم لە بەڵێنەکانم بەس تەفەهومی ئێش و ئازارەکەی دەکەین و منیش هەر ئەو بەوانە نابێت کە بەڵێنیان دا و جێبەجێ مستحیلە من خەڵکی ئەو شار کادیری نوێتون من کادری قەدیم پێشوو کاندیدی نوێیە یەکەم جارە دەبی ئەنداپ بەڵێ نە ئەندام پەرلەمانی من تا ئێستا دەنگم پێ بدە هەتا بە ئەندام پەرلەمان چی بۆ کورد بۆ کورد وەڵی ئەوەی پێیان دەکری بیکەن ئەوەی یەکەم چشت معاشەکە ملەتەکە چاوەکەی لە معاشەکەیە ئەگە معاش نەبی ئیش نابێت کاسبی نابێت ئەگە معاش نەبی ئەوانە دەستە بەغدایە شەڕی معاش بکەن شەڕی موچە بکەن ئەگە موچە نەبێت ملەت ناشی بەچ بژی ئێستا و کاسبێ نامین ئەگە موچە نەبی دکتۆر بۆ موچە چیەکە جارشتر کێشانە دروست نەبوو ئێمە ململانەی سیاسی دوو ئێستاش خەڵک چاوەڕێ ئەو 200 ملیارەی کە بەغدا ئاینێرێ ناینێرێ ئێمە هەوڵ دەدەینکەوە موچە دوورخینەوە لە ململانەی سیاسی و کاریش بۆ ئەوە دەکەینکەوە بپێی ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان مافە شایستەکان خۆمان وەرگرین وەڵە لۆ شتی خەڵکی دەکات شتی دەکات بستە پەرلەمان ئیشی لۆ خەڵکی بکە داهاتوی خەڵک دابان کە هەرچی ویست ئەو شتانە دەکات لۆمە لەخوای بەزیابی کابراش کەسێکی باش دڵپاکە بەس لێرەش حەزکە پرسیارکە ئەو بازارە
بیناسای کەسە گلەیلە و زەلامەی نییە بەس ئینشاڵڵا بە یەکجارەی سەرکەوتو دەبێت سداواکانی وڵا هیوادارم داواکاری خەڵک جێبەجێ بکات بەس بە یەک شەرتی ئەگە لە بۆ خوای بکە نەزاحەت دێنی پشت لە خوای بکە سەرکەوتو ناکە چی بکە چۆ پەرلەمانی عێراق چی بکات بۆ پەرلەمانی عێراق بەڵێ لەگەڵ کاندیدەکانی تر با بڵێن یەک بگرن لە بۆ خزمەتی کوردستان کورد زۆر پێویستین بەخوا تا ئێستا نە هەتا ئەو دەقەی نە بەس هیوادارم ئەو جارەی ئەوها بکەن یەکگرتوو بن بەڵێ هەر ئەوەندەیە بەس یەکگرتوو بن و لە پێناوی خوا بیکەن لە پێناوی میلەتە فەقیرە بیکەن ئینشاڵڵا دەردەچی و دڵنیاشم پارتی حیزبی ڕقەمیەکە هەر پارتی دەردەچی تەماشا حیزبەکانی ترکە دایم کێشە و ناکۆچەنە نوێندا هەیە بەڵام پارتی هەردەم هەر پێشکەوتووە هەر دەرەجدەچی ئینشاڵڵا کاکەی ناناستم بەس ئینشاڵڵا دەردەچی ئینشاڵڵا یەکەم شت لە بۆ خوای گەورە خوا لێ ڕازی بی دوایش میلەتەکە ئەس دوای حیزبەکەی خۆش ئینشاڵڵا دەردەچی کێشەکی دەستخۆشی لە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان دەکەم کەوا کەسێکی کاندید کردووە کەسی شیاو بۆ جێ شیاو من وەکو قوتابیێکی مامۆستا لە زانکۆ شایدی بۆی دەدەم کەوا دکتۆر کەسی شیاوە بەڕاستی دوور لە سیاست وەکو من وەکو قوتابی مامۆستا دوور لە سیاست یعنی ئێمە کو دەڵێ کەسێکمان پێویستە بۆ پەرلەمان ئێستا ئێمە ئەو پیاومان پێویستە بەڕاستی بۆ پەرلەمان پێویستە زانین بۆ پێویستە ئەگەر دیقەتی بەرنامەکاندا بلۆتی ئەو کە بەرەبەی دەنگدانەیە لە زۆر قەناتەکان مقابلە دەکرێت من خۆم زۆر سەیری ئەو بەرنامە دەکەم کەوا باسی هەڵبژاردن دەکەن ئەگەر هاوڵاتیان و جەنابتان لە بەرنامەکان سەیری بەرنامەی دکتۆر بکەن زۆر بەڕاشکاوانی زۆر زیرەکانە قسەی دەکات داوا لە بەڕێز دەکەم ئەگەر دەرچوو ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە پاڵپشتیەکمان بکە لەوێندا یعنی ئێمە پێویستمان بە دکتۆرە بەڕاستی چی بکە لەوێ کەوا ئەو کێشانێکەوە لە بینی هەرێمی کوردستان و عێراق هەیە کێشەی موچەیە زۆر کێشەمانێ بەڕاستی ئەو کێشانە چارەسەر بکە کەوا کوردستان پێویستی پێیە دڵنیاشم لەوەی ئەگەر دکتۆر دەربچێت بچێتە وێندەر بە پشتیوانی خوای گەورە ئەو زۆر کێشەمان بۆ چارەسەر دەکات دکتۆر دەتوان دکتۆر بچێتەوە توان خۆی مەسلەی چارەسەرکردنەکە لەلایەکە مەسلەی هەوڵدان بۆ چارەسەرکردن شتێکی ترە ئێمە بە هەموو هەوڵێکمان هەوڵ دەدەین کەەوە ئەو کێشانەی کە نێوان هەرێمی کوردستان نێوان عێراق هەیە چارەسەرێکی گونجای بۆ بدۆزینەوە ساڵیاتوان بێگومان ئێمە ئینجازاتمان لە خولی یەکەمەوە تاکو خولی چوارەم هەر بەردەوام بووە بۆ بەردەوامیش دەبێت وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر بەردەوام ئینجازاتمان هەیە هەمووی بەڵێنە بێگومان میوانی منم پرسیارانت لێ چەند من ناترسم لە بەڵێن چکە من هەموو توانای خۆم دەخەمە گەڕ بۆ سەرخستنی ئەم پەیڕۆ پرۆگرامانە دکتۆر چونە نێو خەڵک ڕوبەڕووی پرسیاری خەڵکم کردیتەوە خەڵک پرسیاری هەبوو و هەمیش داواکاری لە بەڕێستان هەبوو ئێستا خولەکێک بۆ تۆیە ئەتوانی هەم بانگەشە بۆ خۆت بکەیت هەمیش بڵێن بە خەڵک بدەیت بڵێن تەواو زۆر خۆشحاڵ بووم کە چوومە ناو خەڵک من ناوم سەباح سوبحی حەیدەرە دکتۆرام هەیە لە زانستە سیاسیەکان پرۆفسۆر یای دەدەنم لە زانکۆی سەلاحەدین و مامۆستای زانکۆم بەڵێن دەدەم کەوا داواکاریەکانی خەڵک دراست بکەم و دیکەمە بەرنامەی کاری خۆم و کاریش بکەم لە پەرلەمانی عێراقی بە هەموو توانایەکەم بۆ پاراستنی هەیبەتی حکوومەتی هەرێمی کوردستان و هەیبەتی قەوارەی هەرێمی کوردستان کەواتە من ئەو پەرلەمانتاری ئەرکە نەک ئامانج هەموو هەوڵ و تواناکانی خۆم ئەو توانە زانستی و سیاسێکە هەمە دەخەمە گەڕ بۆ بەرگریکردن و دیفاعکردن لە مافە شایستەکانمان بەڵێنمان لە دکتۆر سەباح سوبحی وەرگرت کۆمەڵێک بەڵێنی بە خەڵکی هەرێمی کوردستان داوە با بزانین کە بووە پەرلەمانتار تا چەند دەتوانێت ئەو بەڵێنانەی خۆی جێبەجێ بکات تا پرۆگرامێکی تر و کاندیدێکی تر هەر لە خۆشی دابن.